لە کەمپی ئاوارەکان لە عربەت مەراسیمی جەژن چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ بەریوان جەژنی تۆ و بینەرانی نافتیش پیرۆز بێ دیارە ئێمە وەک خۆت ئاماژە پێکرد ئێستا لە کەمپی ئاشتین لە ناحێ عربەت لێرە هاتوین بۆی مەراسیمی ڕۆژانی جەژن بۆ بینەرانی نافتی بگوازینەوە دیارە لێرە سێ پێکاتی جیاواز لەم کەمپەی کە ئێستا منی تێدایە ئێزیدی و شەبەک و عەرەبەکان لێرە پێکەوەن جگە لە ئێزیدەکان شەبەک و عەرەبەکان جەژنی قوربانیان بەڕێەکەن و پیرۆزبایی جەژن لە یەکتریەکەن دیارە سەر لە بەیانی ئەمڕۆژ هاوشێوەی ناوچەکانی تر لەم کەمپەی کە ئێستا منی لێیە مەراسیمی نوێژی جەژن بەڕێوە چوو لە گۆڕەپانێکی خوار منەوە کە مەراسیمی جەژنیان نوێژی جەژنیان ئەنجام داوە و ئەمانەی کە لە چواردەور من بەشێک لەو مناڵ و هاوڵاتیانەی ئاوارانەی ئەم کەمپەن کە بۆ پیرۆزباییکردن لە یەکتر هاتوون و ئێستاش ئەیانەوێ لە کامێرای ئەنارتیەوە دەرکەون تاوەکو وەکو ناوچەکانی تر و وەکو هاوڵاتیەکانی تر بیگێنن کە ئەمانیش مەراسیمی جەژن بەڕێەکەن. بۆ بەر لەوەی دیمەنەکانی ئەم کەمپەتان بۆ بگوازینەوە کە دواتر لە ڕێگەی هاوکارمەوە دیمەنەکانی ڕۆژانی جەژن لە کەمپی ئاشتی عربەت بۆ بینەرانی نارتیە گوێزنەوە پێم خۆشە میوانێکمەیە پێم خۆشە بچمە لای ئەو زانیاریم لەسەر مەراسیمی جەژن بدات. کاک پەیامەم کاتە باش جەناب سەرپەرشتیاری ئەم کەمپەیە گەر پێمە بڵێ ڕێوڕسمی جەژن ئەمڕۆ لە کەمپی ئاشتی لە عربەت چۆن بەڕێوە چوو؟ سەرەتا بەخێر بێن جەژنە پیرۆزە لە گەلی موسڵمانی جیهان و بەتایبەتی گەلی کوردستان و بەتایبەتتر ئاوارەکانی نەو ئەم کەمپە دەکەم. بێگومان ئەمڕۆ جەژنی قوربانی پیرۆز بوو لەن ئەم ئاوارانەوە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی ئاسایی وەکو ماڵ و حاڵی خۆیان بەڕێوە نەچوو بەڕاستی لەبەرۆی ئەمان ئێستا لە ژیانی ئاوارەییدان نانتوانی بەپێی پێوی جەژنەکەیان بەڕێ بکەن. وەک سەرپەرشتیاری ئەم کەمپە چ ڕێو شوێنێک گیراوەتە بەر بۆ باش بەڕێوەچوونی ڕۆژانی جەژن لە کەمپی ئاشتی؟ بەڕاستی ئەم ئاوارانە لێرن ئەتوانین بڵێن لە 100% لایانی ئەمنیان بۆ دابین کراوە بەڵام وەکو پێداویستیەکانی جەژن بەداخەوە نەمانتوانی پێداویستیان بۆ دابین بکەین هەر هیچ ناجلو بەرگ بۆ مناڵەکان یان وەکو چکلێت بۆ ئاوارەکان لەبەروی خۆتان نەزانم حکوومەتی هەرێم لە قەیرانێکی دارایی خراپدایە کە ئێمە وەکو ئیداری کەم بەڕێوە دەبین سەر بە حکوومەتی هەرێمین و لە هەمان کاتە هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی یان ناوخۆییش هیچ پێداویستێکی جەژنانەیان بۆ ئەم ئاوارانە دابین نەکرد. بەریوان دیارە لەم کەمپەی وەک پێشتر ئاماژەم پێکرد ئێزیدەکانیش بەشێکی کەمپەکەن لە بەشێکی کەمپەکە نیشتەجێکراون هەرچەندە ئەم جەژنە جەژنی قوربان و جەژنی مسڵمانانە ئێزیدەکان ئەم جەژن ناکەن بەڵام بۆ خۆشویستنیان لە هاوڵاتیان لە ئاوارەکانی تری شەبەک و مسلمان و عەرەبەکان سەردانی ماڵە عەرەبەکان و ماڵە شەبەکەکانیان کردووە. کامەران ئەگەر پێم بڵێ ئێزیدەکان هاتوون سەردان بکەن و چۆن مەراسیمی جەژن لەگەڵ ئەم هاونیشتمانیان ترا بەڕێ؟ بەڵێ ئەمە دوو جەژنام ئاوارانە لە ناحێ عەربەت لە کەمپی ئاشتی جەژن بەڕێ دەکەن و جەژنی ڕەمەزانی ڕابردوو و ئەم جەژنەش ئێمە کە یەزیدیەکان جەژنی ئەوان نەبوو برا شەبەکەکان کوردەکان لێرە لەگە برا عەرەبەکانە پێکەوە من وەکو خۆم لەگەڵ یانە سەردانی هەموو ئینەکەمان کردو و یەزیدەکانیش هاوبەش بوون بەشدار بوون لە پیرۆزباییکردن و لە جەژن و مناسبەی یەزیدیەکانیشە بە هەمان شێوە ئەم برا شەبەکان و عەرەبانە سەردانی برا یەزیدەکانیان کردو جەژنە پیرۆزیان لێکردن. ئەتوانین بڵین لەم کەمپەدا کە کۆمەڵێک زمانی جیاواز و دینی جیاوازی تێدایە لە هەمان کاتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر بەهێزن کۆمەڵاتێکی تونند و تۆڵ لە نێوانیاندا هەیە و لە هەموو مەڕاسیم و جەژن و مناسەبەتەکانە سەردانی یەکتری دەکەن و هاوبەشن بە هەموو شێوەیەک. دیارە ڕێژێکی زۆر منداڵ لێرەیە و ئەم منداڵانە بەشێکیان جلوبەرگی نوێیان کڕیوە و بەش مەراسیمی جەژن هەرچەندە وەکو مناڵی ئاسایی نین بەڵام دیپیانەوە دیارەکە بۆ ڕۆژی جەژن هاتوونەتە دەرەوە وەک لە دیمەنەکاندا دەردەکەوێت بەڵام ئەوەی کە من بینی بێتم هیچ شوێنێکی یاریکردن بۆ مناڵان لەم کەمپەدا بوونی نییە. ئەگەر پێوان بڵێ جۆرێک لە پرۆژەی وا کردوەوە بۆ مناڵان بەتایبەت لەم ڕۆژی جەژنەدا کە مناڵان پێویستیان بۆیە وەکو مناڵانی تر ئارۆزەکانی خۆیان یاریەکانی خۆیانی تاوکەن بیرتان لە هیچ ڕێگەیە کردوەوە بۆ
بێگومان بیر لەوە کراوە تۆ پلانیشی بۆ دانراوە وەکو ئیدارەی کەمپ شوێنێک دابین کراوە بۆ دروستکردنی یاری مناڵان و دراوەتە ڕێکخراوێکی ناوخۆیی بڕیارە دوای جەژن دەست بە دروستکردنی ئەو شوێنە بکە وەکو ئەبێتە شوێنێکی یاریکردن تایبەت بە مناڵان و من پێم خۆشە لێرەدا ئاماژە بە یەکشت بم کە ئەمانە ئەمووی ئاوارەی ناوخۆی عێراقن لەژێر دەسەڵاتی عێراقەوە ئاوارە بوون بەداخەوە ئەمە دوو جەژنە لێرەن نەک هیچ هاوکاریەک نەیانتوانیوە هیچ نوێنەرێکی حکوومەتی عێراق لە ئاستی حکوومەت بێ پەرلەمان بێ سەردانێکیشیان بکەن هەر پێیان خۆشە لە ڕووی دەرونیەوە سەردانیان بکەن جەژنی پیرۆزباییەکیان لێ بکەن دیارەوە یەکێکە لە گرفتەکان مەریوانەگەر یەک تۆز کاتم بیتێ پێم خۆشە هاوڵاتیەکی ئاوارەیەکی کەی بەڵێ بابان ئەگەر بە کورتی ڕای وەرگرم بزانم بەڕاستیمی جەژنیان چۆن بەڕێوە چووە پیرۆزبایی جەژن لێ یەکەم ئەگەر پێم بڵێ جەژن ئەمڕۆ لە کەمپی ئاشتی عەربەت چۆن بووە یەکەم بەناخوای گەورە و مێرەوان ئاوارەی کەمپی ئاشتی ناحیە عەربەتی شاری سلێمانی پارێزگای سلێمانی سپاس دەکەن بەڕاستی هەرمی کوردستانی عێراقی هەموو بە ئاسایشی و بە یارمەتیمان هەموو بە ئیدارە و کاکپەیان و کاکزانە هەموو ئەو جەژنە جەژنی قوربانی جەژنی گەورە ئەو جەژنەکە جەژنی پیرۆزە بەڕاستی و ئێمەش ئاوارە هەموو نێرەی ئاوارەی کورد و عەرەب و تورکمان و یزدی بەڕاستی جەماعەتی یزدی ئەوانش جەژنیان کرد و هەردوونێ سوپاسیەمان کرد دەستان خۆش. مەریوان ئەوەی کە بینتان ڕۆماڵێکی ڕاستەخۆ بوو لە کەمپی ئاشتی لە عەربەت دیارە بۆ گواستنەوەی مەراسیمی جەژن لە نێو ئاوارەکانی کەمپی عەربەتدا من دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بەڵێ بابان ئەگەر بکرێت دواتر وێنەی ناو کەمپەکە بەشێکی گشتی لە ڕێی وێنەگرەکەی هاوکارتەوە بگریت بۆەوەی بۆ بینرانی بگوازینەوە سوپاس بابان.